بێگومان نەزانین بوارە جیاوازەکانی ژیان ئەوەی کە وای دەکرد کوردان ژیانێکی ئاسوودە بەڕێ بکەن ئەو بابەتانە بوون کە بەلای مام جەلالەوە گرنگ بووە و هەوڵی داوە بۆ ئەوەی کە کاری باشی تێدا بکرێت. یەکێک لەو بوارانش بواری ژینگە بوو کە لا کاتی هەر سەردەمی شاخەوە مام جەلال خەمی پاراستنی ژینگە و دارستانەکان و سەوزای کوردستانی هەبووە بۆی کە زیاتر لەسەر تێڕوانینەکان و دیدگاهی بەڕێزیان و ئەو پاڵپشتیانەی کە هەیان بوو بۆ ژینگای کوردستان زیاتر گفتگۆ بکەین. میواندارەتی بەڕێز حسێن حەمەکەریمان کردووە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی پێشووی باغداری و دارستان و پاوانن. کاک حسێن سڵاوت لەبێت زۆر بەخێبێ. زۆر سپاس سڵاو لە بەڕێستان زۆر سپاستانەکەم. کاک حسێن هەر سەرەتا بە حکمیەوەی کە بەڕێزت بەرکەوتن و تەنانەت دانیشتنی ڕاستەو خۆشت لەگەڵ مام جەلالە هەبووە پێمان خۆشە باسێکی تێڕوانینەکانی ژینگە بکەیت ئەوەی کە مام جەلال چۆن ئەیڕوانی بۆ ژینگە و چۆن گرنگی بە ژینگە ئەدا. بەڵێ زۆر سپاس. بەخێر بێت. سەرەتا لە شەشەمین ساڵیادی کۆچی دوایی سەرکردەی مەزن جەنابی مام جەلال درود و نمری ئەنێرین بۆ جانی پاچی خوای گەورە بە بەهەشتی بەری نیشاد بکات. مام جەلال سەرکردەیەکی مەزن بوو لە هەموو بوارەکانە بەڕاستی یعنی بەمانای وشە سەرکردە بوو. یعنی سەرڕای هەموو سەرقاڵیەکانی سەرڕای هەموو ئەو کارە زۆر و بەرپرسیارەتی کە هەی بوو مەسلەی ژینگەیەکێک بوو لەو بابەتانەی کە هەرگیز فەرامۆشی نەکردووە لە هیچ کاتەکانە. یعنی هاوتەریب لەگەڵ هەموو پرسەکانی ترا گرنگیەکی زۆری داوە بە ژینگە. ئەم بابەتەش هەر لە سیاست و ئەدەبیات یەکێتی نیشتیمانی کوردستانە یعنی لە سەردەمی شاخ و شۆڕشە ڕەنگی دابۆ بەڕاستی. پاش ڕاپەڕینیش جەنابی مام جەلال یەکێک لەو پرسانەی کە زۆر گرنگی پێداوە من بۆ خۆم بە شانازیەوە چەند جارێک ینی بەرکەوتەم هەبوو لەگەڵ جەنابیانە گرنگیی زۆری بەو بوارەدەوە بەردەوام ینی تەنانەت لە کاتی گەڕان و سەردانەکانیانە یەکێک لەو بابەتانی کە زۆر بەدیقەتەوە سەرنجی ئەدا مەسلەی سەوزایی بوو. بۆیە هەموو جارێ ئاگاداریەکردینەوە لە سەرنج و تێبینیەکانی و هەندانی بەڕێزیان بۆ ئێمە کە چی بکەین بۆی بتوانین ژینگەیەکی تەندروست فراهم بکەین بۆ ئەم گەلەمان لە هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێستان باسە لەوە کرد کە چەند جارێک دیدارتان لەگەڵ سەرۆک مام جەلالە هەبووە و خەمخۆرێکی ڕاستەقینەی ژینگە بووە هەر لە سەردەمی شاخ هەتا دوایی. بەڕێستان بەرکەوتنێکتان هەیە لەگەڵ سەرۆک مام جەلالە ساڵی 1999 کە بانگێشتی بەڕێستانەکات بۆ دانیشتنێک و پێشنیارێکە خاتە بەردەمتان. پێشنیارەکە چی بووە کە زیاتر لە پێشنیارەکەیە گرنگیدان بووە زیاتر بە سەوزکردنی کوردستان گرنگیدانی زیاتر بۆ بە دارستانەکان. بەڵێ ئەو دانیشتنە تایبەت بوو بەوەی کە جەنابیان فەرمووی کە خۆشبەختانە هیچ کێشەیەکمان نەماوە شەڕی ناوخۆ کۆتایی هاتبوو بەڕاستی. ئەو کاتە لە بیرمە لەگەڵ جەنابی کاک شاڵاوی عەلی ئەسکەری ئەو کاتە وەزیرمان بوو وەکیل وەزیرمان بوو لەگەڵ ڕێکخراوی فاو نەتەوە گرتووەکان بانگی کردین کە ئێمە ئێستا لە ئێستا هیچ کێشەیەکمان نییە و پێشمەرگەیەکی زۆرمان هەیە و ئەبێ مەسلەی پرسی ژینگە و سەوزکردن و بەدارستانکردن یەکێک بێ لەو پرسانەی کە زۆر بە جددی وەری بگرن. بۆیە لێرە پێتان ڕاگەێنم کە چیتان ئەوێ من هاوکاری و کاراسانیتان بۆکەم و ئێستا پێشمەرگەکانمان خۆشبەختانە پێشمەرگێکی زۆرمان هەیە و هەمویان دانیشتون و ئاشتی باڵی کێشاوە بەسەر هەرێمی کوردستانە دەتوانن سوود لە تەنانەت لە پێشمەرگەش وەربگرن بۆ ئەوەی کە هاوکاری و هەماهەنگی ئێوە بکەن بۆ ئەوەی کە کوردستان سەوز بکەن و نەمان بڕوێنن بە تایبەتی لەسەر شوێنە گشتیەکانە لەسەر ڕێگا سەرەکیەکانە. بەڕاستیەوە پەیامێکی لەو کاتە پەیامێکی گرنگ بوو بۆ ئێمە و هاندانێکی گەورە بوو بۆ ئێمە بە تایبەتی کە مەسئولی ڕێکخراوی فاو کابرایەکی بیانی مەسەلەن لە هەرێمی کوردستانایەوە بەو شێوەی گوێ لە سەرکردەیەکی گەورەی گەلەکە ئەگرێ ینی سەرڕای هەموو ئەو پرسانە مەسەلە پرسەی ژینگە شانازیێکی گەورە بوو بۆ ئێمە لەو کاتە. زۆر باشە. بە قسەی جەنابەت بەڕێزیان وردبوونێکی زۆریان هەبوو و خەمخۆرێکی زۆریان هەبوو بۆ بابەتی ژینگە. بۆ نمونە کاتێک سەردانی نەخۆشخانەی شۆڕش ئەکەن ئەبینن چۆڵە سەوزایەتیانە
لە دوای ئەوە ڕێک داواکەن کە ئەو شوێنە سەوز بکرێت دیمەنی لەم چەشنە بەڕێزت بە حکمی ئەو بەرکەوتنانەت کە هەتبوو لەگەڵ بەڕێزیانە چۆن باسی لێ ئەەکەیدووە دیمەنی دیکە هەبوو هەر ئەوەی کە سەرنجی خۆت ڕابکێشێت بەڵێ بێگومان یعنی ناڵێم یعنی بۆ هەر پرسێک چۆتە شوێنێک بۆ هەر بابەتێکی سیاسی عسکەری کۆمەڵایەتی مەسلەی ژینگەیەکێک بۆ لەو بابەتانی کە هەرگیز نەیتوانێت فەرامۆشی بکە ئەوەی کە بەڕێزت باست کرد بزەبت ساڵەکەی نازانم هەر تقریبا لە کۆتایی نەوەدەکان و سەرەتای هەزارەکانە بچوو سەردانی خەسخانەی شوەڕشی کرد لە سەرای سوبحاناغا لەوێ کە بینی بووی خەسخانێکی جوان دروست کراوە و ئەمانە بەڵام سەوزاییتیان نییە بۆی هەرەو کاتە لە ڕێگەی چەند بەڕێزێکەوە ئاگاداری منیان کردکەوە کاتە بەڕێوەبەری دارستان و پاوانی سلێمانی بووم کە ئەبێ گرنگیەکی زۆر بێرە بدرێ و ئێرە خەستەخانەیە کە نەخۆشی بۆ دێ ئەم نەخۆشانە ئەبێ شوێنێکی سەوزایی و ژینگێکی جوانیان بۆ فراهەم بکرێ کە لە ناحی دەرونی و ناحی جەستەیەوە تەندروستێکی پاشیان پێبەخشێ ئەوە بوو خۆشبەختانە ئێمەش هەر پاش چەند ڕۆژێک لە فەرمایشتەکەی بەڕێزیان ئێمە چوینە خەستەخانەکە و ئەوەی کە پێویست بوو لە ئامێر و ئەوانە بردمان بۆ ئەوەی کە ئەو فەرمانی جەنابی جێبەجێ بکەین و ژینگەیەکی تەندروست دابین بکەین بۆ نەخۆشەکانی ئەوێ و جگەلەوەش ینی دیمەنێکی جوان ینی ببەخشێ بە منتیقەکە. وڵێ کاکسێن هەر سەبارەت بە خەمخۆری سەرۆک مامجلال بۆ سەوزکردنی زیاتری کوردستان بە دیاریکراوی لە ساڵی 2001 سەرۆک مامجلال لەگەڵ ئەوەی کە لە پێگە و دەسەڵاتی خۆیدا بووە نامەیەک لەو پەڕی ڕێزدا بۆ بەڕێزت ئەنێرێت ئەگەر باسێکی ناوڕۆکی ئەو نامەیەمە بکە. بڵێ وڵا ئەو نامەیە تایبەت بووە و کاتە بەڕێز کاک جەمیل هەورامی بەرپرسیارەتی بەشی باخچەکانی سلێمانیان پێ بەخشی بوو. ئەو کاتەش لەو کاتی جنابی کاک جەمیل بە ئەمە ئینسان شایەتی بدا بە حەق کاک جەمیل ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو لە سەوزکردنی مەسەلەن ڕێگەی قەڵاچوالان و ئەو شتانە پاشەوە ئەو ئەرکەشی پێسپێردرا کە لە بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانی ئەو کاتە جنابی مامجلال نامەیەکی نار لە ڕێگەی کاک جەمیلەوە کە پێویستە ئێمە شەقامی 6 مەتری سلێمانی هەمووی سەوزکەین ئەو بەشێکی ئەگرێتە ئەستۆ و ئێمەش ئەو کاتەوەکو بەڕێوەبەراتی دارستان و پاوانی سلێمانی بەشێکی بگرینە ئەستۆ ینی بە خۆشحاڵیەوە من ێستا ئەو نامەیە پارێزراوە لەلام بەڕاستی ینی ئەوەیشێکە لەو دۆکۆمنتانەی کە گەورەی جەنابی مامجلال ئەنوێنێ و پیشانی ئەدا کە ئەم سەرکردەیە چەند لە گرنگیدان بووە بە پرسی ژینگە و سەوزکردنی شار و شارۆچکەکان بۆ ئێمە خۆشبەختانە لەو کاتە یەکسەر دەستمان کرد بە هەڵمەتێک ئەو کاتە هەچەنە سەر ڕای قەیران و هەموو ئەو کێشانشکەمان بوو لە ڕی داراییەوە بەڵام دەستمان کرد بە بەو حملەیەوە توانیمان کارێکی زۆر بکەین هەچەنە دوایی پلانێکی تردانرا بۆ دەوری شەقامی 6 مەتری سلێمانی. لەسەر داوا و پاڵپشتی بەڕێزیان یاسای ڕێگریکردن لە داربڕینەوە لە کوردستان کاری لەسەرکراوە دەرچوو یاخود ئەوەی کە بۆ نمونە ئەگەر منداڵێک لە دایک و با بڵین دارێکی بۆ بڕوێنرێت ئەمانە لەسەر داوا پێشنیاری بەڕێزیان بوو ئەوەی کە ئەو هەوڵانی بەڕێزیاندا تا چەند دوای کە ڕێچکەیەک بۆ پاراستنی ژینگە بۆ پاراستنی دارستانەکان لە کوردستان بنرێت و دروست بکرێت. بەڵێ ئەو بڕیارە ئەو کاتە جەنابیان لەو دەبەرە سەرۆکی هەرێم بوون جەنابیان لە مانگی 11 ساڵی 2000 بۆ یەکەم جار لە کوردستان بڕیارێکی دەرکرد بۆ قەدەغەکردنی داربڕین کاڵێن بۆ یەکەم جار یعنی یاسای دارستان هەبوو لە عێراق لە ساڵی 1955 بە ناوی یاسای ژمارە 75 یعنی لە ساڵی 1955ەوە هیچ شتێک لەو بارەوە دەرنەچووە هەتا بڕیارەکەی جەنابی مامجلال لە مانگی 11 ساڵی 2000 قەدەغەکردنی داربڕین یعنی یەکێ لە بڕگەکانی ئەڵێ یعنی بڕیارەکە هەر کەسێ ئەگەر دارێک ببڕێ لە شوێنە گشتیەکان لە دارستانە سروشتیەکان لە لێواری ڕێگاوبانەکان بەند ئەکرێ لە ساڵێک کەمتر نەبێ و لە 5 ساڵ زیاتر نەبێ یان بە غەرامەی
1000 دینار کەمتر نەبێ 1000 دیناری سویسری ئەو کاتە زۆر بوو لە 10,000 دینار زیاتر نەبێ یعنی بەڕاستی ئەوە بۆ دارێک لەو کاتا یعنی ئەمە ئەگەر بیرکردنەوەی جەنابی مام جەلال نەبووایە کە چەند گرنگە مەسلەی پاراستنی دارستانەکان و ئەوانەی کە هەمانە لە دارستانە سروشتیەکان یعنی بڕیارێکی بەو شێوەیە توندی نەدەکرد ئەو بڕیارە بووە هۆی ئەوەی کە جۆرێک لە ئاگادارکردنەوەیەکی سەرجەم تاکەکانی کۆمەلگای ئێمە بوو کە چۆن گرنگی بدەین بە دارستانەکان و ئەو دارستانە سروشتیانەی خی گەورە بە ئێمەی بەخشیوە ئێمە چۆن بیپارێزین هەلو کاتەیە کاک حسێن بانگەوازێکەکەم بەڕێزیان وایە بۆی کە هەر بە کار بەدەستەوە هەتاکو هاوڵاتی ئاگای لە سەرەتا بەڵێ بانگەوازی بۆ کرد دوایی بوو بە بڕیار و بڕیارەکە لەو کاتە دەنگانەوەیکی زۆر گەورەی هەبوو و بۆ ئێمە کە ئەو کاتە من بەڕێوەبەری دارستان و پاوانی سلێمانی بووم یعنی هاوکار و یارمەتیدەرێکی زۆر گەورەی ئێمە بوو بۆ ئەوەی کە خەڵک ئاگادار بکرێنەوە لە پاراستنی دارستانەکان وەجگە لەوەش بۆشاییەکی یاسایی پڕ بکاتەوە بۆ ئێمە کە لەو کاتەدا بۆیە ینی ئەو کە پێڵم بڕیاری ژمارە 140 ساڵی 2000 ئەوەی چێکە لە دۆکمنتە گەورەکان یەکێکە لە بەڵگە گەورەکان کە بەڕاستی ئێمە شانازی پێوەکەین لەو بوارە و لەو کاتەدا وەکو باسم کە سەرڕای هەموو ئەو کێشە و گرفتانی کە لە هەرێمی کوردستانە و بڕیارێکی لەو شێوەیە دەرچوو و بێگومان ئەمە تەبەن ئاگاداری هەموو هاوڵاتیان و تەنانەت بەرپرسان و ئەوانە کرا کە چۆن ئێمە پارێزگاری لە دارستانەکان پێوە گرنگی بدەین بە ژینگەی کوردستان. بەڵێ کاکسێن سەرۆک مام جەلال لە سەردەمی خۆیدا خەمخۆرێکی ڕاستەقینەی یەک نەمام یەک داری کوردستان بووە لە هەر شوێنێکی کوردستان بووبێت و لە سەردەمی ئەودا بڕیارە دەرێت کە پارکی ئازادی و چەندین پارکی دیکە لە سلێمانی و لە دەوروبەری دروست بکرێت کە لە گەڕەکە هەژارنشینەکان دەست پێکرێت گرنگی و مانەوەی ئەم پارکانە لە چیدا؟ بەڵێ ئەوە من بە پارکی ئازادی باسکەم پارکی ئازادی تەمان لە ساڵی 1994 بەردی بناغی دانرا دوای ئەوە بەداخەوەیتر کە شەڕی ناوخۆ بەرۆکی میلەتەکەمانی گرت نەتوانرا ئەو پارکە لە کاتی خۆیان جێبەجێ بکرێ مایە تقریبا تا ساڵی 1990 ئەو کاتە بەڕێز کاک فریدون عەبدولقادر پارێزگاری سلێمانی بوو ئاگاداری منی کرد کە جەنابی مام جەلال ئاگاداری کردووم کە ئەبێ ئەو پارکە دروست بکرێ یعنی نەکو مەسەلەن تەجاوزات و ئەو شتانەی بکرێ ئەو کاتە جنابی کاک فریدونیش بە ئەمانەتەوە هیمەتێکی گەورەی کرد و نەمامی دابین کرد لەسەر ڕاستپاردەی تەوان جنابی مام جەلال کە ئەو پارکە بناغەکەیمان دانا تقریبا نزیکەی 6 بۆ 7,000 نەمامی بۆ هێناین ئێمەش وەکو بەڕێوەبەرەتی دارستان و پاوانی سلێمانی دەستمان کرد بە چاندنی ئەو نەمامانە لە ناو پارکی ئازادی و ئەوە بوو بە سەرەتایەک بۆ ئەوەی کە هەموو هاوڵاتیان ئاگادار بن کە ئەم تەبەن پارکی ئازادی هەموو خەڵکی سلێمانی ئەزانێت کە شوێنی پیانە و حامی سلێمانی کە شوێنی گرتن و ئازاردان و شەهیدکردنی ڕۆڵەکانی گەلەکەمان بوو ینی بۆ خۆی ئەوە معنایەکی زۆر گەورەی هەبوو لە شوێنێکی واوە شوێنێکی وا ترسنا کە شوێنی ئەشکەنجەندان و ئازاردان و شەهیدکردنی هاوڵاتی ئەنی ئێمە ببێ بە پارکێک کە ئێستا ڕۆژانە سەدان و هەزاران کەس لەو پارکە کاتی تیا بەسەرە بن وەرزشی تیا ئەکەن بەڕاستی ئەمە مانایەکی زۆر گەورەی هەبوو بێگومانەوەش یەکێکە لە سەرۆرەکانی گەورەی جەنابی مام جەلال کە ئەو پارکە لەو کاتەوە بەردی بناغی دانراوە ئێستش ڕۆژ بە ڕۆژ لە گەشەکردن و پێشکەوتن و ئێستش بە خۆشبەختانە خەریکی نۆژەنکردنەوەی پارکەکەن و بێگومان جگە لەوەشانی وەکو باسم کرد زۆر گرنگیەدا کە لە هەموو شوێنەکانە کە پێویستە پارک و سەوزایی دروستکرێ بۆ هاوڵاتیان بۆ ژینگەیەکی تەندروستیان بۆ دابین بکرێ خەڵکان بتوان کاتی خۆیانی تیا بەسەربەرن ئەوە تقریبا سەرەتا و دەستپێکی هەڵمەتەکان بوو پاشەوە بەڕێوەبەرەتی باخچەکان بە خۆشحاڵیەوە لەو کاتەوە هەتا ئێستش ژمارەیەکی زۆر پارک و باخچەیان دروست کردووە لە ناو گەڕەک و لە شوێنە گشتیەکانە کە ئەتوانم بڵێم سلێمانی یەکەم پارێزگایە کە ژمارەی زۆر پارکی تیا دروست کراوە بێگومان بەڵام خواستەکان زۆر لەوە گەورەترین هیوادارین لەم ساڵیادی
کۆچکردنی جنابی مام جەلال لایەنە بەرپرسەکان ئەم بابەتە بە هەندوەر بگرن و زیاتر گرنگی بدەن بە سەوزایی و زیاتر لە باتی پارکێکی ئازادی 5-6 پارکی ئازادی دروستکەن لە هەموو مەنتیقەکانە کە خەڵک مەسە بۆ کەسێک هاوڵاتێک لە بەکرەجەوە بگاتە پارکی ئازادی بۆ ئەوی وەرزشکایە کاتێکی تیا بەسەر برێەوە لە هەموو مەنتیقەکانە پارکی بچووک زۆرە وەکو باسم کرد بەڵام پارکی بەو ئەندازەیە وەکو پارکی ئازادی و پارکی هەواری شار و ئەمانە پێویستە زیاتر گرنگی پێ بدرێ هیوادارم لایەنە بەرپرسەکان ئەم بابەتە بە هەندوەر بگرن و گرنگی زۆر بدەن بەو بابەتە هیوامان هەر ئەوەیە جا کاک حسێن ئەو بناغی کە مام جەلال بۆ خۆشەویستی ژینگە و دارستانەکان دروستی کرد لە یەکێتی نیشتیمانی کوردستان بە خۆشحاڵیەوە ئەبینێت کە هەتاک و ئێستا بەردەوامی هەیە هەرەوەی کە هەڵمەتی چاندن و سەوزکردنی 1 ملیۆن نەمان بوو کە بەڕێزت وەکێک یاکێک لەو کەسانە بوویت لە ئەم هەڵمەتەیە کە سەرپەرشتی پرۆژەکەت ئەکرد پێمان بڵیت ئەم هەڵمەتە ئایا کۆتایی هاتووە توانیتان لە ڕێگەی ئەم نمامانەوە وا بکەن ڕێژەی سەوزای بە ڕێژەیەکی بەرچاو زیاد بکات؟ بەڵێ سواستەوان بێگومان ئەوەش هەر درێژکراوەی گرنگیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی مام جەلال بوو بە مەسەلەی ژینگە و بە زیادکردنی ڕێژەی سەوزایی و ڕواندنی دار و درەخت خۆشبەختانە لە ساڵی پاردا لە یادی دامەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک باوەڵ تاڵەبانی بڕیاری ئەوەیدا کە هەڵمەتی 1 ملیۆن نەمام بەڕێوە بچێ و پرسی ژینگەش پرسێکی گرنگە لە بابەت هەموو پرسەکانی تر لە هەرێمی کوردستان خۆشبەختانە و بڕیاریدا و لە کۆتایی ساڵ و لە سەرەتای ئەم ساڵی ڕابردوو با بڵێن ئێمە بە خۆشحاڵیەوە من وەکو نوێنەری نووسنگەی جەنابیان بە هاوکاری بەڕێوەبراتەکانی دارستان و پاوانی سلێمانی و گرمیان و هەڵەبجە و هەموو ئەو دەڤەرانە دەستمان کرد بە هەڵمەتەکە و ڕنگدانەوە و دەنگدانەیەکی گەورەی هەبوو لە هەرێمی کوردستان و ژمارەیەکی باش نەمام دابین کرا بۆ فەرمانگە و ڕێکخراوەکان و شارەوانیەکان و قوتابخانەکان و جگە لەوەش کە ژمارەیەکی زۆر لە پرۆژەکانی دارستان لە ناو بەڕێوەبەتی دارستان و پاوانی سلێمانی کە بەشێکی زۆری ئەو زەویانە بەتاڵ بوون نەمامی تیاڕێنراوە جگەلەوەی ژمارێکی زۆریش درا بە هاوڵاتیان بۆ ئەوەی بە جوتیاران کە بیڕێنن لە ناو چێلگە و مەزراکانی خۆیانە بێگومان ئەمەش هەڵمەتێکی ئەتوانم بڵێم گەورە بوو لەو کاتا بۆ مەسلەی هەرجگەلەوەی کە بۆ زیادکردنی ڕێژ سەوزایی وەکو هاندانێک و ئاگادارکردنەوەی هاوڵاتیان کە مەسلەی ژینگە و مەسلەی ڕواندنی نەمام ببێ بە نێرێتێک یعنی ئەمە تەنها ئەرکی بابلێ لاەنە پەیوەندیدارەکان نییە ئەرکی هەموو تاچێکی کۆمەلگای ئێمێ کە گرنگی بدا بە مەسلەی ژینگە بە زیادکردنی ڕێژەی سەوزایی بە ڕواندنی دار و درەخت و یعنی یەک ڕەهەندی تری هەیە و بابەتە لەو کاتێک کە جنابی سەرۆک باوەڵ کە بڕیاریدا یعنی پرسی ژینگە لە پاڵ هەموو پرسەکانی ترە پرسێکی گرنگە و ئەوەش بۆ خۆی لایەنێکی تری هەبوو کە سەرکردەیەکی سیاسی لە پاڵ بابەتەکانی ترە مەسلەی ژینگەش بابەتێکە دەبێ هەموو حیزبەکانی تروها بێ هەموو سەرکردەکانی تر گرنگی پێ بدەن بۆی کە ئێمە بتوانین یعنی ئەو ژینکەی کە دابینی ئەەکەین لە ئاستی ژیانێکی سەردەمیانەی کۆمەلگای کوردی دابێ کاکسێنە توانین بڵین کە لە سەردەمی سەرۆک مام جەلالەوە و سەرۆک مام جەلال بوو کە ئەوەی دروست کرد بە کەلتورکردنی نەمام ڕواندن ساڵانە لە وەرزی خۆیدا ئەوی کە ئێستا ئەو پرۆژەی کە سەرۆک باوەڵا بینین و چەندان پرۆژەی ترە بینین لە کوردستاندا ئەمە بە کەلتور کراوە ئەتوانم بڵێم یعنی ئەمە ئێستا بووە بە کەلتور بەڕاستی ینی ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە لە هەموو بۆنە نیشتیمانی و نەتەوەیەکانە یەکێک لەو چالاکیانە ینی بە سەرەڕای جیاوازی وەرزەکان یەکێک لەو چالاکیانەی کە ئەنجامەدرێ ڕواندنی نەمامە ینی ئەمە شانازیەکی گەورەیە بەڕاستی ینی ئێمە ڕەنگە لە زۆر ئاستایشتا ئێمە لە ئاستێکی پێویستانە بین بەڵام مەسلەی ژینگە و مەسلەی سەوزکردن ئەتوانم بڵێم قۆناغێکی باشی بڕیوە من لە ساڵانی ڕابردوو وەزیری ژینگەی سویدی هات ژنێک بوو وتی ئێوە خۆشبەختن کە لە هەرێمی کوردستان
ئێشتا نەگەشتونەتە قۆناغی پیشەسازی لەبەر قۆناغی پیشەسازی زەرری زۆر ئەدا بەڕاستی لە ژینگە ئێوە گرنگیەکی زۆر ئەدەن بە بابەتی ژینگە و بە سەوزکردن ینی ئەوە وتی خۆشببختیەکە بۆ ئێوە بۆیە هیوادارین ینی ئەم کەلتورە ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ زیاتر گرنگی پێ بدرێ و لەگەڵ هەر دروستکردنی هەر پرۆژەیەکە هەر پرۆژێکی نیشتەجێبوونە مەسلەی سەوزایی زیاتر گرنگی پێ بدرێ بۆ ئەوەی کە ئێمە زانین ینی وڵاتانی ئەوروپا وڵاتانی پێشکەوتوو یەکێک لە جیاکرەوەکانیان لەگەڵ وڵاتانی دنیای سێهەمیان ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەیە کە ئەوان ژینگەیەکی سەوز و جوانیانەیە هەچەنە ئەوان کەش و هەواکەشیان زیاتر هاوکار و یارمەتی دەرە بۆ ئەم بابەتە بەڵام ئێمەش دەتوانین ئەو کەلتورە ڕۆژ بە ڕۆژ زیاتر گرنگی پێ بدەین بۆ ئەوەی کە ڕێژەی سەوزایی زیاد بکەین و ژیانێکی سەردەمیانە بۆ هاوڵاتیان فراهەم بکەین. مام جەلال کە ئەوە نەخەمی ژینگەیان بوو و ئەوە نەخۆی بە وردی چاودێری پرۆژەکانی تایبەت بە سەوزکردنی ئەکرد لە کوردستان تا چەند لەسەر گوڵوگیاکان ڕۆکەکان زانیاریان هەبوو تا چەند پرسیاریان نەکرد بۆی کە زانیاریان دەست بکرێت کە بۆ نمونە ئەمدارە چۆن ئەبێ خزمەت بکرێت یان ئەمدارە ئایا نەخۆشی هەیە؟ بەڵێ طبعا جەنابیان زۆر مهتەم بوون بەو بابەتە تەنانەت ینی حەز و ئارەزووی ئەوە بوو کە لە شوێنێکە دارستان ئەکرێ دارستانێکی چڕ دروست بکرێ یعنی حسابی ئەوەیە کرد کە ئەگەر نەخۆشیەکە بوو یا دارێک فەوتا با دارێکی تر شوێنەکەی بگرێتەوە بۆیە بەردەوام ینی تەنانەت ئەو کەسانەی کە لەو شوێنانە کاریان کردووە بەردەوام ئاگاداری کردوون ڕۆژانە هاتووە سەیری شوێنەکانی کردووە تێبینی و سەرنج و ڕاستفاردەکانی خۆیانی پێداوە کە چۆن خزمەتی دارەکان بکرێەوە چۆن ئەم دارستانانە چڕ بێ کە چۆن ئەگەر نەخۆشیێک دروست بوو چارەسەر بکرێ یعنی وەکو باسم کرد بە شێوەیەکی گشتی گرنگیەکی زۆر زۆری داوە بەو بوارە و الحەمدولله ئێستاش تقریبا ئەو وەکو جەنابەت باسە کردبووە بە کەلتور و درێژە پێدەری هەیە و هیوادارین بتوانین لە ئاست خواست و ئامانجەکانی جەنابی دابین بە هەموو فەرمانگەی پەیوەندیدارەکان و هەموو هاوڵاتیانی گەلەکەمان. بەڵێ تاکسێن لەگەڵمان بمێنەرەوە بەڵام لە ئێستادا هاوکارانم ئامادەکاریان کردووە لە مەزاری مام کە سەرجەم چین و توێژەکان و هاوڵاتیان و خۆشەویستانی سەرۆک مام جەلال سەردانی مەزاری مامەکان ڕاستەوخۆ ئەچینە لای هاوکارم تەرزە سڵاوت لەبێت. بەڵێ سڵاو لە ئێوە تای بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامە جوانەکەی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشی دابن بەڵێ وەک خۆتان ئاماژەتان پێ کرد و تەوەریکی تایبەتیشتان هەبوو کە ئەمڕۆ یادێکی زۆر شکۆ یادێکی زۆر تایبەت بۆ یادی 6 ساڵی کۆچی دوایی سەرکردە سەرۆک مام جەلال تێپەڕ دەبێت بێگومان سەرۆک مام جەلال مێژوویەکی پرشنگدار لە خەباتی شاخ و شاردا کەسایەتیەکە هەمیشە بەرگری کار و داکوکی کار بووە لە پێناو ئازادی و بەجێزهێنانی مافە ڕەواکانی گەلی کووردا هەمیشە هەوڵێکی زۆر گرنگ و جدی دیاوە لەم پێناوەدا بێگومان لە یادی 6 ساڵی کۆچی دوایی سەرۆک مام جەلالدا ئەو هەوڵ و ماندوو نەناسانەی کە بۆ نمونە سەرۆک مام جەلال یاوێتی هەمیشە کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو کەسانەی کە خۆشەویستیەکی گرنگیان بە سەرۆک مام جەلال داوە هەمیشە هەڵیانیاوە لەسەر ڕێبازە جوانەکەی سەرۆک مام جەلال بەردەوام بن بۆ ئەمە بەستەش بەستنی کۆنگرەی پێنجی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک بوو لەو وەفا و پاداشتانەی یەکێتیەکان کە بۆ ڕۆحی شادی سەرۆک مام جەلال زیاتر دووپاتیان کردەوە هەڵیانیاوە زیاتر لەسەر ڕێبازەکەی سەرۆک مام جەلال بەردەوام بن ئێمەش بۆ ئەم یادە مەزنا ئەمڕۆ لەسەر مەزاری سەرۆک مام جەلالین کە ئەبینین لە وێنەکانە وەکە ئەبینن زۆربەی کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوڵاتیانی خۆشەویست و ئەو کەسانی کە خۆشەویستیان بۆ دڵسۆزیان بۆ سەرۆک مام جەلال هەیە لە پای دڵسۆزیان بۆ خۆشەویستیان لەم یادە مەزنەیان بەشداریان کردو و ئەیانەوێت تاجە گوڵینە دابنێن لەسەر مەزاری سەرۆک مام جەلال وەک ئەبینین لە وێنەکانە پەیتا هاوڵاتیان میوانانی خۆشەویست و هەتا لە
دەرەوەی وڵاتیشەوە سەردانی هەرێمی کوردستان و شاری سلەیمانیان کردو بۆ ئەوی لەم یادە مەزنەدا بەشداری بکەن. بێگومان بۆ ئەم ساڵ 6 ساڵ کە تێپەڕ دەبێت بەسەر یادی سەرۆک مام جەلالدا لە شاری سلێمانی، لە شاری بەغداد و لە شاری نەجەف مەراسیمێکی زۆر تایبەت بۆ ئەم یاداشکە و مەزنا بەڕێوە دەچێت و پێمان خۆشە بۆ ئەمڕۆژ چەند میوانێک لە مەزاری سەرۆک مام جەلال وەربگرین باسانین لە زاری خۆیانەوە پەیامی ئەوان چییە و تا چەندە لەسەر ڕێبازەکەی سەرۆک مام جەلالیش بەردەوام ئەبن. بۆ ئەمە بەستاشمە لای زۆر بەڕێز کاک یوسف ئەگەر جەنابیان بێتە لای من. سلااو لێ بە کاک یوسف بکاتت باش زۆر سپاس بۆ جەنابەت. کاک یوسف بە هەر لەوە دەست پێ بکەین 6 ساڵ بەسەر کۆچی دوایی ڕابەر و سەرکردە سەرۆک مام جەلالدا تێپەڕ دەبێت. ئیوە لەم یادە مەزنەیە چ پەیامێکی گرنگتان هەیە تا چەندە ڕێبازە جوانەکەی سەرۆک مام جەلال دووپات ئەکەنەوە؟ ئێمە وەکو کادێرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و وەکو کوردێکە لە کوردستان ئاژین خوازیاری وین کە ئەو کەڵە پیاوە ئەو کەسەی کە هەموو ژیانی خۆی بۆ خەباتکردن لە پێناو کورد و کوردستان و بەجێهێنانی ئامانجەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا کاری کردووە. ئەو ئاواتەوە ئامانجانەی کە هەی بۆ ئەو بەڕێزە گەورەیە کە شکۆی نەتەوەیەکە بێتە دی. ئێمە خوازیاری ئەمڕۆ 6 ساڵ تێپەڕ بێ بەسەر یادی کۆچکردنی بەڕێز و گەورەمان جەلال تاڵەبانیدا و هاوکات ئەم کاتە لەگەڵ کۆنگرەی پێنجەم یەکێتی نیشتیمانی کوردستانە کە هاوجوتە هیوادارین تەمەنی درێژ بۆ هەموو ئەندامانی تازەی کۆنگرەی پێنج یەکێتی نیشتیمانیدا دەخوازین هیوادارین ئەو کەسانەی کە ئێستا جڵەوی ئەم حیزبە و سیاسەتی ئەم حیزبیان بەدەستەوە گرتووە بتوان بە هەمان ڕێبازی بەڕێز مام جەلالە بڕۆن کە کەسێک بوو هەم نەکردو نەتەوە وەکو کورد لەسەر مستەوای عێراق و شەرقی ئەوسەدا کەسێکی ناسراو بوو هەمیشە خوازیاری ئاشتی بوو پێکەوە ژیان بۆ هەوڵی ئەدا کە ناوچەکەمان ئیستیقلال بەخۆی ببینێت کوردی ژۆکو نەتەوەی بە مافەکانی خۆی بگە. ئێمە ئەو یادە بەرزە نرخێنین و هاوشانی بەڕێز مام جەلال تا ئێستا لە هیچ شوێنێکا نابینین. هیوادارین ئەم کۆنگرەی پێنجە بێتە مایی ئاشتەوایی بۆ هەموو لایەکوان و بتوانێت یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو داواکاری و ئەو خوازیاریانەی کە خەڵکی کوردستان هەیەتی بێنێتە ئامانج بە قوربان. وەک هەمیشەش سەرۆک مام جەلال لە دڵماندا ئەمێنێ هەمیشە یادەوەریەکانی هەمیشە ڕێبازە جوانەکەی بەنەمدی و بە زیندوی ئەمێنێتەوە. ئەگەر بینە سەر ئەوەی کە سەرۆک مام جەلال زیاتر لە 6 ساڵ خەباتی کردووە لە پێناو گەلی کووردا بۆ بەدەستهێنانی ئازادی و دیموکراسی خواستەکانی گەلی کووردا. ئەمە بێگومان تەنیا نەک سەرۆکی کورد بە بەڵکو سەرۆک کۆماری عێراق و با بڵێن عێراقیەکانیش بە مڵکی خۆیان زانیوە. بۆیە لەم پێناوەیە ئەگەر بپرسین بۆ ئەم ساڵ بە سنی کۆنگرەی پێنج یەکێتی نیشتیمانی کوردستان چه ئاوات بەخشێکی زۆر باش ئەیات بۆی کە ئێمە بتوانین دووبارە لەسەر ڕێچکە جوانەکە و ڕێبازە جوانەکەی سەرۆک مام جەلال بەردەوام بین کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەندە ئەوە دووپاتەکەنەوە؟ ئێمە فێربین تەوان ئێمە هەموو قوتابیانی قوتابخانەکەی بەڕێز مام جەلالین قەت یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆنگرە و لە سیاسەت نەترساوە چە بەرچاوی دایم ڕوون و ئاشکرا بۆ خەبات بۆچی ئەکات و ئێستاش کە ئێمە و کۆنگرە وا بە چەند ڕۆژێکی کە بەسەر گوتوانە تێپەڕبووە هیوادارین هەموو ئەندامانی کۆنگرە هەر بە گیانەکەی بەڕێزی گەورە باشکۆی نەتەوەیەک مام جەلال بتوانن ئەو ئاڕاستەیە بکەن ئەو تەوەجوهە بکەن کە لە مەنتیقەکەیە دەستی هەم کادێران و هەم حیزبەکەمان و هەم بەڕێز مام جەلالیش دیار بێ. ئومێد دەکەم ئینشەڵا ئومێدم بەم حیزبەی خۆمان هەیە کە مادەم هەمان ڕێبازیان هەیە ئینشەڵا ئایندەیەکی باشێ بێت و تەمەندرێژی بۆ هەموو ئەندامانی خوازیارم لەو ڕێبازە لانێن و هەموو خەباتکەین هەموو پێکەوە بۆی بتوانین ئەو ئامانجانی کە هەمانەکەیەتی نیشتیمانی کوردستان لە پەیرۆ پرۆگرامەکەی خۆیان دیاری کردووە بێنین لەدی. کاک یوسفیان لە درێژی ڕێبازە جوانەکەی هەواڵی تێکۆشەر هەواڵ مام جەلال سەرکردەی نەمەر سەرۆک مام جەلالە ئەبینین لە شاری بەغدادیش بە خۆشحاڵیەوە مەراسیمێکی زۆر تایبەت و هەم لە شاری نەجەفیش مەراسیمێکی زۆر تایبەت بۆ ئەم یادە شکۆمەندیە ساز ئەکرێت. پەیامی تۆچیە لەسەر ئەوەی کە ئەبینین نەک تەنیا لە سلێمانی بەڵکو لە شارەکانی تری کوردستان یاخود لە شاری بەغدادیش بەو شێوازە بەو مەراسیمە گەورەیە کە پێشتر سەرۆک کۆماری عێراق
عێراق سەرۆک مامجەلال ئەو شکۆیە و بۆی کە بۆ نمونە عێراقیەکانیش پەیامێکی جیاوازیان هەبێت بۆ یادی سەرۆک مامجەلال. حتما بەڕێز مامجەلال کەسێک نەبوو تەنها لەسەر مستەوای نەتەوەیەگای لەسەر مستەوای حیزبێکی سیاسی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دیار بووێ کەسێک بووە لە مەنتیقەکە لە شەرقی وسەتا بەتایبەت لە عێراق کەسێکی سیاسی دیار بووە هەموو ئەو کەسانەی کە هەموو ئەو کەسانەی کە خەباتیان کردووە لە ناوچەکەیە یعنی بەرز خەباتی بەڕێز مامجەلال ئەناسێنن دوای ئەو بەڕێز مامجەلال ئێمە بیرمان نەچێ ئێمە کە سۆسیال ئینتەرناسیۆنال هەبووە سۆسیال دیموکراتەکان کە هەبوون مامجەلال بۆ زەمانێکی زۆر داهێنچێگیری سەرۆک بووە یا فترە هەبووە کە سەرۆکی هەموو ئەحزابی سۆسیال دیموکراتەکان بووە کە لە ئەوروپا و لە مۆنتیقەکانە هەبوون ئێمە خوازیار نیشانازی پێوەکەین هەمومان بەغیلی ئەبین بۆی کە کەسێکی واتوانی بێتی لە ناوچەکەیە بێت ئەو کەسەی کە ژمارە یەک بێت نەک لەسەر مستەوای نەتەوایەکێتی نیشتیمانی کوردستان یا عێراق وەکو کەسێک بوو لەسەر تاسەری جیهانە ناسراوە بەوەی کە خۆشگوزەرانی و پێکۆژیانی هەموو ئەدیانەکان و هەموو نەتەوەکانی خوازیار بووە لە هەموو کۆبوونەوە کۆنگرەکانی کاکرا لە ئەوروپایە کەسێک بووە کە توانیوێتی بە ئاڕاستەیەکی زۆر مرۆڤانە کار بکات بۆی کە بتوانێت ناوچەکەمان ناوچێکی ئیستقلال کرا بێت و هەموو ئەو نەتەوانە هەموو ئاینانە هەیە بە خۆشبەختی پێکۆ بژین خۆش بیافڕایمە ڕێزمانێ زۆر زۆر سپاس بۆ پەیامە جوانەکانت زۆر زۆر سپاس بەڵێ دەستخۆشی بۆ میوانەکەم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز کاگی یوسف کە کۆمەڵێک وتەی زۆر جوان کۆمەڵێک پەیامی زۆر زۆر جوان و دووپاتکردنەوەی تەواوی ڕێبازە جوانەکەی سەرۆک مامجەلال لەم ڕۆیە لەم یادا مەزنەیە لەسەر مەزاری سەرۆک مامجەلال زیاتر دووپات کردەوە کادرێکی پێشکەوت و خوازی یەکێتی نیشتیمانی کوردستان جا ئێستا کۆمەڵێک میوانی ترم لەگەڵای پێم خۆشە لێدوانیان لێگرم و لێوەرگرم دایگیان سلااو لێ بێتۆن کاتت باش بە ئەگەر بیتە لای من بۆ یادی 6 ساڵ یاخود 6 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر کۆچی دوایی سەرۆک مامجەلالدا پەیامی ئێوە چییە بۆ ئەم یادە سەپێکی گران بۆ مامجەلال لەدەست و بەس لای خوای گەورە ون نابێ ئینشەڵڵا پیرۆزبایی کۆنگرەی پێنجدا هەموو پێچێتیەکانەکەم بەس سەرکەوتووی خوایە ئیتر نازانم چی بڵێم لە کار مامجەلال زۆر زۆر سپاس بۆ وتەکانت ئەمڕۆ لە کاتژمێر چنەوە هاتی بۆ سەر مەزاری سەرۆک مامجەلال من لە ماڵ دەرچووماتوم بۆ سەر قەبری مامجەلال هەموو جارێ یادێکەمەوە دێم بۆ لای هەموو جارێ خۆشمەوێت لە تەلەڤیزۆن دوعای خێر بۆ مناڵەکانی شێکەم ئەڵێم خوای هەر یەکێتی سەرکەوتوو بێ پەیامت چییە بۆ ئەمنەوەی ئێستا کە یاخود بۆ کادرانی یەکێتی وەڵی دەستبەرداری یەکێتی نەبن لە ماڵیشەوە ئەیلێمەڵێم کەس دەستبەرداری یەکێتی نەبێ مامجەلال زۆر هەوڵی بۆ داوین بە پشتیوانی خوای گەورە هەوڵی بۆ داوین و ئیشەڵا هەر سەرکەوتوو بین و بۆ وتەکانە دایکیان سپاس بۆ تۆ سپاس دایکیان جا ئێستا پێم خۆشە خاتوچۆڤین بانکەم کە بەڕێزیشیان کادرەیەکێتی نیشتیمانی کوردستانن خاتوچۆڤین سپاس بۆ ئامادەبوونت سڵاو لێبێت بە هەر لەوە دەست پێ بکەین ڕێبازە جوانەکەی سەرۆک مامجەلال هەمیشە دووپاتکردنەوەیکی زۆر زۆر گرنگە بۆ نەوەکانی دوای خۆی و هەمیشەش بە خۆشحاڵی و خۆشبەختانە توانیوانە لەسەر ئەو ڕێچکە جوانەی سەرۆک مامجەلال بەردەوام بن تۆ وەکو کادرێکی یەکێتی پەیامی تۆ چییە وتەی تۆ چییە بۆ ڕێبازە جوانەکەی سەرۆک مامجەلال بەڵێ پێشەم شتێ درود و سڵاو لە ڕۆحی پاکی سەرۆک و ڕابەرمان مامی گەورەمان سەرۆک مامجەلال ئەمڕۆ شەشەمین ساڵیادی کۆچی دوایی مامی گەورەمانە من هەم وەکو کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم وەکو هونەرمەندێکیش کە هونەرەکەم خستۆتە خزمەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەردەوام وێنەی تێکۆشەران و پێشمەرگە و شەیدان ئەکێشم وەک هونەرمەندێک پەیامی خۆم دووپاتەکەمەوە هەمیشە لەسەر ڕێبازە پیرۆزەکەی مامی گەورەمان بەردەوامە بم. خاتوچۆڤین ئێستا ئەبینین دڵسۆزی و وەفا خۆشەویستی تەواوی هاوڵاتیان و تەواوی کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبینین کە لە وێنەکانە دیارە وێنەکان خۆیان ئەدوێن کە هەمیشە بە پەرۆشەوەن بۆ ئەم یادە مەزنە ئەبینین هاوڵاتیان بە چین و تەمەنە جیاوازەکانەوە ڕەنگە لە بەرەبەیانی زۆر لە کاتژمێر حەوتەوە سەردانی سەرمەزاری مامیان کردبێت وەفای خۆیان تاجە گوڵینەی خۆیان چەپکە گوڵی وەفا و خۆشەویستی لێرە لەسەر مەزاری مام دائەنێن ئەمە بۆ خۆی ئەوە دووپاتەکاتەوە کە ئێمە هەمیشە ڕێچکە جوانەکەی مام لە یاد ناکەین بەڕێستان لە کارێکی خۆتانە تا چەندە ڕێنوێنی ئێن بۆ نەوەکانی دوای خۆتان کە بتوانن هەمیشە وتارە جوانەکانی سەرۆک مامجەلال بە بیریانە بێننەوە بەڵێ مامی هەمووان بوو
مام خۆشەویستی هەمووان بوو بۆیە من لە ڕێگەی هونەرەکەمەوانێ ئەمەوێت جیلی ئێستا تێبگەێنم کە مامی خۆشەویستمان ئەو مامە بوو کە چارەسەری هەموو کێشەکانیە کرد بەردەوام لە خزمەتی هەموو خەڵکی کوردستانە بوو بۆیە هەمیشە من لە ڕێی کارە هونەریەکانمانێ پەیامم هەیە بۆی بزانن کە یەکێتی چییە یەکێتی چەندێک دڵسۆزی خەڵکی کوردستانە. خات و چۆڤینگیان هیچ پامێکی ترماوە ئەماشی پێ بکەیت؟ نەخێر زۆر سپاس بۆ هەموو لایەک ڕۆحی مامی گەورەمان شاد بێت. بۆ جوانەکانتان بەڵێ دەستخۆشی بۆ میوانەکانم هەمیشە میوانەکانیشم لە زاری خۆیان و ئاماشە بۆواکەن کە هەواڵ مام جەلال سەرۆک مام جەلال هەمیشە لە خەمی نەتەوەی کورد و لە خەمی نەتەوەی وڵاتانی دراوسێشا بووە ئەبینین وڵاتانی جیانیش ئازادی خوازانی جیانیش هەمیشە بە پەرۆشەوە ڕۆژێک لە ڕۆژان ویستویانە پەیامە جوانەکەی هەواڵ مام جەلال یەخود هەواڵ مام جەلال لەگەڵیان نابێت زیاتر تاوتوی کێشە و ناکۆکیەکانیان بۆ بکات لەبەر ئەوەی ئەو حەکیمێکی زۆر باش بۆ لەم نێوەندەیە بۆ چارەسەری کێشە سیاسیەکان هەم لە ناوخۆ هەم لە دەرەوەیە بۆیە درود بۆ ڕۆحی پاکی سەرۆک مام جەلال درودی خوای لەسەر بێت و ڕۆحی شاد بێت بێگومان هەمیشە سەرۆک مام جەلال پەیامێکی جوانی هەیە ڕێبازێکی جوانی هەیە بۆ یەک کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و چین و توێژە جیاوازەکان هەمیشە بە پەرۆشەوەن بۆ ئەوەی کە هەم لە کاری ڕۆژانی خۆیانە هەم لە جێبەجێکردنی کاری سیاسی خۆیانە بتوانن ئەو شکۆ مەزنی کە لە پەیامە جوانەکانی سەرۆک مام جەلالە هەبووە ئەوان بتوانن جوپاتی بکەن و زیاتر گرنگی پێبن. بگومان ئەمێ ئاماژە بۆ بکەم کە وەک باسمان کرد لە شاری سلێمانی لە شاری بەغداد لە شاری نەجەف ڕێوڕسم و مەراسیمێکی زۆر تایبەت بۆ یادی 6 ساڵەی کۆچی دوایی سەرۆک مام جەلال با بڵێن زیاتر ئەو یادە بەرز ئەنرخێنرێت لێرە و لەوێ کادران و لایەنانی سیاسی هەم لە شاری سلێمانی ڕەنگە لە کاتژمێرەکانی دواترا چەندین کەسانی سیاسیش سەردانی سەرمەزاری سەرۆک مام جەلال بکەن و لامان کاتە لە شاری بەغدادیش بە ئامادەبوونی چەندین کەسایەتی سیاسی لە ڕێوڕسمەکەی ئامادەبن و ئەم ڕۆژە زیاتر بەرز ئەنرخێنن. جا ئەگەر میوانی ترمان لەگەڵا بێت ڕەنگە لە ئێستا میوانان با بڵێن سەرقاڵی ئامادەکارین بۆ هەم دانانی تاجە گوڵینە و هەم پەیامی خۆیان دووپات ئەکەنەوە لەم نێوەندەیە. جا ئێستا پێم خۆشە یەکێکتر لەو میوانانە وەرگرم کە ئەمڕۆ لەسەر مەزاری هەواڵ مام جەلال سەرۆک مام جەلال ئامادەی و پێم خۆشە زیاتر لە زاری خۆی و پەیامەکەی وەرگرین. سپاس بۆ ئامادەبوون سڵاو لێبێت لە یادی 6 ساڵەی کۆچی دوایی سەرۆک مام جەلالە پەیامی بەڕێستان چیە وەکو کادرانی یەکێتی؟ لە سڵاو لە ئێوەش بێت یادی 6 ساڵەی سەرۆک مام جەلالدا سێر و ڕێوز و نەوازش لە بەردەم گڵکۆی سەرۆک مام جەلالدا دەنوێنین و بگشت شەیدانی کوردستانیش هاتووین لێرە کە ئەمڕۆ بەڵێن دووپاتکەینەوە بەڵێن بێت بە گۆڕی مام جەلال هەمیشە لەسەر ڕێبازەکەی بەردەوام بین هەمیشە بۆ خزمەتی کورد و کوردستان بەردەوام بین ئێمە پێی دەڵێین ئارام بن و لە گۆڕەکەتدا ڕێبازەکەت بەردەوامە هەمیشە یەکێتیش و گەلی کوردستانی ئینشاڵڵا پشتیوان بەخوای گەورە و هەموو لایەک لێ پێشکەوتندا دەبێت. ئینشاءالله ئێمەش ئەو ئاواتەمان هەیە ئاماژە بۆ بکەین بەڕێستان وەکو کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم ساڵ لەم یادە مەزنەیە ئەتانەوێ زیاتر چ پەیامێکی جوانی سەرۆک مام جەلال پەیڕۆ بکەن لە خودی کارەکەی خۆتانە ئەو پۆستەی بەڕێستان کە هەتانە و هەم بەستنی کۆنگرەی پێنج یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە هەمیشە یەکێتیەکان بۆ ئەم ساڵ پەیام و وەفا و پاداشت و خۆشەویستیان بۆ ڕۆحی شادی سەرۆک مام جەلال زیاتر دووپات جارێ پێشەکی پیرۆزبایی بەستنی کۆنگرەی پێنج یەکێتی نیشتیمانی کوردستان لە گشت کادیر و ئەندامان و سەرۆک و مەکتەب سیاسی و سەرکردایەتی و پێشمەرگە قارەمانەکان و شەهیدان و سەرجەمچین و توێژەکان دەکەم کە کۆنگرەیەکی سەرکەوتوو بوو ئینشاڵڵا پشتیوان بەخوای گەورە ئێمە کە هاتوین کە ئەمڕۆ پێمان وایە ئەو پەیامە کە هەم کە کۆنگرە سەرکەوتوو بووە کە بووینە یەک بڕیار و یەک دەنگ ئەوە بۆ خۆی لە خۆیدا
ئەوەیە کە ئەمە کە هاتوین کە لەو ڕۆژەدا کە بیسەلمێنین کێکیتی نیشتیمانی کوردستان ئیشاڵڵا پشتیوان بەخوای گەورە لێ پێشکەوتندا دەبێت هەمیشە ڕێبازەکە مەمجەلە بەردەوام دەبێت ئەو ڕێبازەی کە مەمجەلە چەندین ساڵە خەباتی بۆ دەکات و دەیەوێت یەکێتی نیشتیمانی کوردستان و هەمگەلی کورد بەرەو لوتکە بگەێنێت ئیشاڵڵا لەو کۆدەنگی و لێک بڕیارێکە لە کۆنگری پێنج یەکێتی نیشتیمانی کوردستاندا کە بڕیاری لێسەردرا بە سەرۆکاتی سەر و پاڤێڵ جەلات تاڵەبانی ئیشاڵڵا ئەو پەیامە لە گەشتە سنتندا دەبێت سەرکەوتی زیاتر دەڵێت زۆر سپاس بۆ میوانەکانم لەم بەشی پرۆگرام کا کۆمەڵێک پەیامی زۆر جوان لە زاری خۆیانەوە بۆ ئەمیادە بەزنەی کۆچی دوایی سەرۆک مامجەلال زیاتر دووپات کردەوە. جا من ئەگەر دەرفەتە بوو پاشکەمێکی تر ئەگەڕێمەوە لاتان، بەڵام لە ئێستای ئەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم بۆ درێژەدان بە پرۆگرام تایبەت بە یادی 6 ساڵەی کۆچی دوایی سەرۆک مامجەلال. سپاس بۆ تۆ تەرزە. ئێمە پێشەوەی کە بچینە لای تەرزە و کۆمەڵێک لە دیمەنی هاوڵاتیان ببینین کە ئەمڕۆ لە مەزاری مامجەلال ئامادە بوون لەگەڵ بەڕێز کاک حسێن گفتوگۆمان دەکرد لەسەر ژینگە و خەمخۆریەکانی مامجەلال بۆ ژینگەی کوردستان و سەوزکردنی کوردستان. جا هەر لەگەڵ بەڕێزیان بەردەوامە بین. کاک حسێن، ئەوەی کە مامجەلال بەڕێزت ئەتبینی بەو شێوەیە هەوڵەداد بۆ باشتر بەڕێوە چوونی کارەکان لەگەڵ خۆتانە قسە بکات، لەگەڵ بەڕێزتدا ئەمیشت گفتگۆی ئەکرد، تەنانەت گوێی لە پرشنیارەکان ئەگرت. لەو بارودۆخەیە کە بێگومان ئەزانین بە تایبەت لە ڕووی دارایی و کێشە هەبوو، تا چەند ئەم گفتگۆکردانی بەڕێزیان لەگەڵ ئێوەیە ئەوەی کە ئەتانبینی ئەوە نەبە جۆش و خڕۆشە، جۆش و خڕۆشێکی دوو ئەوەنەی لە ئێوەشا دروست ئەکرد؟ بەڵێ بێگومان وەکو ئاماژەم پێدا، ینی بەڕاستی گرنگیدانی جەنابیان بەو بابەتە و کە ئەمانزانی بەدواداچوونەکە لەسەر بابەتەکان و لەو کاتەشە بەڕاستی کێشە و مەشاکلێکی زۆر هەبوو لە هەرێمی کوردستان، مەسەلەی قەیرانی دارایی هەبوو، پاشەوە مەسەلەن شەڕی ناوخۆ هەبوو، یعنی سەرباری هەموو ئەم بابەتانە یعنی ڕەنگە کۆنتۆڵکردنی بارودۆخەکە بۆ ئێمە زۆر زەحمەت بێ. بەڵام کاتێک کە جەنابی وەکو کەسی یەکەم ئەهاتە سەرخەت و گرنگی بابەتەکە ئەداوە بەدواداچوونی ئەکرد، بەڕاستی هاندەرێکی گەورە بوو بۆ ئێمە بۆ هەموو لایەنە پەیوەندیدارەکان لەسەر ئەو بابەتە. یعنی من لە بیرمە لە تقریبا لە کۆتایی نەوەدەکان و ساڵی سەرەتای 2000ەکان بوو لەگەڵ جەنابی کاک حاکم قادر کە بەڕێگای ڕۆشتون مەسەلەن ئێمە خەریکی ساوزکردنی ئەو ڕێگای لای ئێستا زانکۆی سلێمانی نوێ کە بڵین لە دووڕیانەکەی بەکرێجەوە سەرەکەوێ خەریکی ئەوێ بووین. یعنی یەکسەر پرسی بووی ئەمانە چیەکەن، ئەمە چیکە ئەم شتانە، ینی هەمووی متابعەیە کرد. دوایی مەسە کاک حاکم قار تەلەفۆنی بۆ ئێمە کرد کە جەنابی مامجەلالەوە بەدواداچوونەکە لەسەر بابەتەکان و دەستخۆشی هەبوو بۆ ئێوە. یعنی ئەم شتانە یعنی پاڵنەرێکی گەورە بوو بەڕاستی بۆ ئێمە، هاندانێکی گەورە بوو بۆ ئێمە کە ئەمان بینیوە. هەچەنە ئێمە وەکو ئەرکی خۆمان جێبەجێ کرد، بەڵام کاتێک کە تۆ کەسێکی یەکەم و سەرکردەیەکی مەزنی وەکو جەنابی مامجەلال کە سیرەکەین بیر و بۆچوونی هەیە و بەدواداچوونەکە بەڕاستی پاڵپشتێکی گەورە بوو بۆ ئێمە وەهانێدان کە زیاتر کار بکەین و زیاتر هەوڵی سەوزکردنی سلێمانی و بەتایبەتی شوێنە سەرەکی و ڕێگا سەرەکیەکان بدەین. بەڵێ کاکسێن لە کۆتاییە گرنگی مامجەلال بە سەوزکردنی کوردستان با گرنگی بۆ پارکەکان لەگەڵ ئەوشا گرنگیەوە بەو شوێنانەی کە تازە دروست دەکرێن، هەر لە نەخشە و ماسەرپلانی ئەو شوێنانەوە گرنگی پێداوە تا سەوزکردنی ئەو شوێنانە. ئەگەر باسێکی ئەوشمان بۆ بکەی لە سەردەمی ئەو کاتی کە بەڕێزت لە بەرپرسیارەتی هابوویت و لەگەڵەوەشە ئەگەر باسێکی مانەوەی ناوی سەرۆک مامجەلالمان بۆ بکەی لە بواری ژینگەیە لە کۆتاییە. طبعا جەنابی مامجەلال وەکو باسم کرد یەکەم کەس بوو کە بڕیاری قەدەغەکردنی داربڕینی دەرکرد. یعنی دارێکی ئەمەندە بەلاوە گەورە بوو کە ئەمە سەرۆتێکی نیشتیمانی زۆر گەورەیە، نابێ هیچ کەسێک بە هیچ بڕووبیانوویەک پەناباتە بەر برینی و وەکو باسم کرد سزایەکی زۆر گەورەی دانابوو بۆ ئەوەی کە کەسێک دار ئەبڕێتەوە یا تەنانەت لە ناو بڕیارەکە تیاتی کەسێکیش ئەگەر ئەو دارە بڕاوانە چۆنەڵی پەنابات یان بازرگانی پێوە بکە، تەنانەت لە ناو بڕیارەکە سزای بۆ ئەو کەسانەش دانابوو لەوە. بەڵام لەگەڵەوەشە
کە زۆر جار لە کاتی سەردان و شوێنەکانیان مەسە بۆ نمونە کە ڕۆشتووە بۆ نمونە مەنتیقەی سیتەک تازە دروستەکرا دایما ڕای وا بووە کە ئەو جۆرە شوێنانە جۆرێک لە نەخشە سازی بۆ بکرێ جۆرێک لە بە شێوەی سەردەمیانە کە نەخشە سازی بۆ بکرێت کە هەموو بوارەکان بگرێتە خۆی مەسەلەن وەکو ڕێگای هاتوچۆکردن وەکو شوێنە خزمەت گوزاریەکان بۆ شوێنەکان ینی ژیانێکی سەردەمیانە بۆ خەڵکەکەی فەراهەمکە جەنابی بە حکمی شارزایی و گرنگیدانی بەو بابەتە دەیزانی مەسلەی ژینگە و مەسلەی ساوزکردن چەند ڕنگدانەوەی هەیە لەسەر ژیانی کۆمەلگای ئێمە و یەکێکە لە پێوەرەکانی پێشکەوتن ئەمڕۆ لە دنیای پێشکەوتووە مەسلەی ژینگەیە بەڕاستی ینی کە مسەلەسێکەیە پێڵێن بواری کۆمەڵایەتی و بواری ئابووری بواری ژینگە ئەم سێشتە لە یەک جیا ناکرێتەوە بۆیە جەنابیان تقریبن لەو ڕوانگەیەوە گرنگی ئەدا بە هەموو بوارەکان هەم لە ڕووی کۆمەڵایەتی هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی ژینگەیەوە گرنگێکی زۆری پێدا جەنابی مام جەلال بە ئەمانە تەوێڵێم من کە یەکێکم لەو شاهیدانەی کە لەو پرسا ئاگادار بووم بۆ هەتا ناوی بەمەزنی ئەمێنێتەوە لە مەسلەی ژینگە و لە مەسلەی سەوزکردن بۆیە هیوادارین هەمومان بە هەموو فەرمانگەی پەیوەندیدارەکان لە ئاستی گەورەی جەنابی مام جەلالابی و لە ئاستی گرنگیدانی جەنابیابین کە بەو مەسلەی ژینگە و مەسلەی سەوزکردن و لە کاتی نەخشەدانانی هەموو شوێنەکانە مەسلەی سەوزکردن یەکێک بە لەو بابەتانەی کە لە پاڵ هەموو پرۆژەیەەکە بۆی دابینرێ ئێمەش وەکو وڵاتانی پێشکەوت و جەنابیان لەو ڕوانگەیەوە تەماشایە کرد کە لەگەڵ هەموو شوێنەکە شوێنێکی سەوزایی هەبێت کە هاوڵاتیانی ئێمەش وەکو وڵاتانی دنیای پێشکەوت و کە ئێمەش بتوانین کاتی خۆمانی تا بەسەربەرین و دیمەنێکی جوان ببەخشێ بە شوێنەکان یعنی ئەبینین ئیمامی عەلی فەرمێ سێشت هەیە کە ئینسان مرتاحەکە ئاو سەوزایی و ڕووی خۆش بۆیە جەنابی مام جەلال لەو ڕوانگەیەوە گرنگێکی زۆری ئەدا بە مەسلەی سەوزایی هیوادارین ئێمە هەمومان ئەو کەلتوری کە بۆی داڕشتوون ئێمە هەمومان درێژە پێدەری ئەو کەلتورە بین هیوادارین بەو شێوەیە بێت زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت زۆر سپاس بۆ زانیاریەکانت هیوامان ئەوەیە هەمووان پێکەوە ئەو خەونە جوانانەی مام جەلال کە بۆ ژینگە و بۆ سەوزایی کوردستانی هەبوو و خۆیان تاکو قۆناغی توانیان چاودێری بکەن بەڵام تەمان ڕێگەیانی نەدا ئێمە هاوکار بین بۆی کەیشەڵا ئەو خەون و ئاواتانە بێتێت